تیشکە قورئانیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون. ئەوانەی بەڕاستی وتیان پەروەردگارمان ئەڵڵایە لەوە دووە بەردەوام پابەندی ئەو ڕێبازە ڕاستە بوون، ئەوە لە سەرە مەرگدا دەستە دەستە فریشتەدا دەبەزن بۆ لایەن، پێیان دەڵێن هیچ ترس و بیمێکتان نەبێت لە داهاتوو، هیچ غەم و پەژارەیەکتان نەبێت بۆ ڕابردوو، مژدەتان لێبێت بەو بەهەشتەی کە لە کاتی خۆی بەڵێنتان پێدەدرا. سوورەتی فوسیلەت. ئیستیقامەت بەمانەی هەمیشە ژیان بە ئاراستەیەکی ڕاستدا و ڕاکردن بە دوای ڕاستیدا و ڕەچاوکردنی حەقیقەت لە هەموو شتێکدا بە درێژایی تەمەن دێت. قورئانی پیرۆز بە فاستەقیم و فەرمانمان پێدەکات کە ڕێک و ڕاست بین و بەو ڕێگەیەدا بڕۆین. ئەم ئاەتەی سەرەوەش چەند مژدەیەکی لەخۆ گرتووە بۆ ئەو کەسانەی کە ماف بە ڕاستڕەوی دەدەن. خۆی لە خۆیدا پەیامی فاستەقیم کەما ئومیرەت ئاراستەی ڕاستترینی ڕاستەکان کراوە و داوای لێ دەکات هەموو ئەو وزە و توانایی ڕاستڕەوی کە خوای گەورە وەکو دۆخی هێز لە فیترەتی ئەودا دایناوە لە جیهانی دەرەوەدا بیان کات بە دۆخی کار. بەڵێ ئەو زاتەی فەرمانی فاستەقیم کەما ئومیرەتی ئاراستە کراوە و ڕاستڕەوی لای خواچی بێت داوای ئەوەی لێ دەکرێت. لە ڕاستیدا پەیبردن و جێبەجێکردنی مانای تەواوەتی ئەو ڕاستڕەویەی کە خوای گەورە داوای دەکات سەبارەت بە ئێمە شتێکی زۆر سەخت و دژوارە. هەر بۆیە فەرمانەکە بە شێوەی فەرمانێکی ڕەها هاتووە و بەم جۆرە بێدارمان دەکاتەوە. ئێوە بە ئەندازەی هێز و تواناتان لە بابەتی ڕەچاوکردنی فەرمان و قەدەغەکانی خوای گەورەدا ڕێک و ڕاست بن. بەڵێ ئەمە ئەو شتەیە کە داوا دەکرێت و پێغەمبەری خوش لە فەرمودەیەکدا پەنجە دەخاتە سەر ئەم ڕاستیە و دەفەرموێت لە قەدەغە کراوە خواییەکان دوور بکەونەوە هەتا دەشتوانن فەرمانەکانی بەجێ بهێنن. وەکو دەبینرێت لە بابەتی کردارە خراپ و قەدەغە کراوەکانی وەک زینا و دزی و خواردنەوەی مەیدا قەیدی چەند دەتوانن بوونی نییە. ڕاستڕەوی دەبێتە گرنتی بەختەوەری دنیا و ئاخیرەت و دەبێت بە بناغە بۆ هەندێک مژدەی گرنگی وە کە قورئان باسییان دەکات. لەبەر ئەوەی لە شوێنی تردا بە دوور و درێژی باسکراوە لێرەدا تەنها دەمانەوێت ئاماژە بۆ یەک دوو خاڵ بکەین. 1. ڕاستڕەوی. سەبارەت بە کەسێک دەتوانین فراوانتریشی بکەین. کۆمەڵێک، میلەتێک، دەوڵەتێک، زاد و تێشوێکی زۆر گرنگە. ئەوانەی بەبێ هەگبەی ڕاستڕەوی دەکەونە ڕێ لە ڕێگەدا پەچیان دەکەوێت و هەرگیز بە ئامانجەکانیان ناگەن. لە حاڵێکدا ئەسڵ بریتیە لەوەی ئیماندار بگات بەو ئامانجەی کە خوای گەورە بۆی دیاری کردووە. ئیدی ئەم ئامانجە لە ژیانی کەسی یان خێزانی یان کۆمەڵایەتی دابێت جیاوازیەکی وایان نییە. بەڵێ ڕاستڕەوی چ لە ژیانی کەسی و چ لە ژیانی کۆمەڵایەتیماندا بناغەیەکی گرنگ و ناوازەی سەرکەوتنەکانمانە. ئەگەر هەندێکمان بە بڕێک درۆ و خواری و خێچی ئەمڕۆ هەندێک سەرکەوتن بەدەست بهێنین و خەڵکی شوێن خۆمانیش بخەین سبەی کە ڕاستیەکان ئاشکرا بوون هەموو ئەو شتانەی بەدەستمان هێناون یەک یەک دەڕۆن و ئیدی خاوەنی هەرچێکیش بین جارێکی دی ناتوانین بەرەو هەستانەوە و سەرکەوتن بڕۆین. ڕاستڕەوی سەنەدێکی وەهایە هەر کە لە دەستتدا خەڵکی هەتا ئەو ڕۆژەی هەرچێکیان پێدابیت یەک یەک لێ دووەردەگرنەوە. پێدەچێت هەر لە بەرخاتری قازانجە زۆر و زەبەندەکانی ڕاستڕەوی و زیانە بێشمارەکانی پێچەوانەکەی بێت کە پێغەمبەری خوا دەفەرموێت شەیەبەتنی سوورەت هود، واتە سوورەتی هود پیری کردم. جا چۆن وانە بێت لە کاتێکدا لەو سوورەتەدا ئاەتی فاستەقیم کەما ئومیرەت هەیە کەواتە ئەگەر کەسەکە پێغەمبەریش بێت هێشتا ترسی نەپاراستنی ڕاستڕەوی تەواوەتی هەردەمێنێت. کاتێک سەحابیەک بەو پاڵەوانەی بواری ئیستیقامەت دەڵێت ئامۆژگاریم بکە پێی دەفەرموێت قل آمنت بالله ثم استقم. واتە بڵێ ئیمانم هێنا بەخوا و پاشان ڕاستڕەو بە.
تۆ ئەم چوارچێوەیە بپارێزیت گەر دوژمنەکانت یان ئەو دۆستانت کە حەزیان بە چارەت نییە قڕ و چڵپاویشت تێبگرن ڕۆژێک دێت کە بڕیاری بێتاوانی لەلایەن قەدەرەوە تەجەلی دەکات و بە یەک هەڵمەت چەندین قاتی ئەو شتانە بەدەست دەهێنیتەوە کە بە شێوەیەکی کاتی دۆڕاندبووتن. ئەوەندە هەیە پێویستە لە هەموو حاڵەتێکدا و سەرەڕای هەموو شتێک لە ڕاستڕەوی لا نەدەیت. 2. ئەگەر مرۆڤ ڕاستڕەوانە ڕەفتار نەکات بە درێژایی تەمەن ترس و ئەندێشەی دەبێت و دەترسێت لەوەی ڕۆژێک لە ڕۆژان لایەنە خراپەکانی ئاشکرا ببن، بە تایبەتی ئەگەر کەسانێکی شەبن کە لەم خراپەکاریانەدا هاوبەش بن و دەستێک هەڵاو بکەن، بە تەواوەتی ترس لە ناخیاندا جێگیر دەبێت و هەردەم بەدەم ترسی داخۆکەی لە پشتەوە خەنجەرم لێ دەدەن دەتلێتەوە، چونکە وەکو دەوترێت کاتێک دزان لە ناو خۆیاندا دەبێت بە شەڕیان شتی دزرا و ئاشکرا دەبێت. هەر بۆیە هەوڵ دەدات هەموو کەسێک ڕازی بکات و هەمیشە لە گومان و دوودڵیدا دەژی. 3. هەنووکە باڕای بەدیع زەمان لەسەر بابەتی ڕاستڕەوی بهێنین. لە جەیەکدا کە باز لە هۆکارەکانی دواکەوتنمان دەکات دەفەرمێت جاری وایە دەیانەوێت بە هۆکاری هەڵەب بگەن بە ئامانج و ئەنجامێکی ڕاست. لە کاتێکدا هەروەک پێویست ئامانج و ئامانجەکان ڕاستن دەبێت هۆکار و ئامرازەکانیش بە هەمان جۆر ڕاست و حەق بن. بەواتایەکی تر هۆکاری ناحەق مرۆڤ بە ئامانجی حەق ناگەیەنێت. بۆ نمونە فێڵ و تەڵەکە سیاسیەکان نە مرۆڤ بە ڕەزامەندی خوا دەگەیەن و نەسوودی مسلمانانیشیان تێدایە. بە هەمان جۆر پۆپولیزم و ڕوژاندنی هەستی جەماوەری خەڵک بە مەبەستی گەیشتن بە جێگە و پێگەیەک ئامرازێکی ناڕەوایە. لەمەدا مرۆڤ خۆی دەخەڵەتێنێت. هەوڵدان بۆ گەیشتن بە حەقیقەتیش لە ڕێگەی هەندێک شتی دەستکردەوە بە هەمان جۆرە. هیچ یەکێک لەمانە نە لە ژیانی پێغەمبەرماندا و نە لەو سەردەمانەشدا کە ئیسلام ژیانی ژیان بووە بەدی ناکرێن، کەواتە دەبێت ڕێیەکی وەها بەکاربهێنرێت و شێوازێکی وا ڕەچاو بکرێت کە هەمیشە ڕاستڕەوی بپارێزێت. بە پێچەوانەوە هەموو ئەو هەوڵ و کۆششانەی کە ڕاستڕەویان لەگەڵدا نییە خوای گەورەش بە حەتمی لەسەر ئەو شکست و زیانانەی کە لەم جۆرە شێواز و جوڵانەوە هەڵانەوە دەکەونەوە لێمان دەپرسێتەوە. چونکە هەرچەندە نیەت چاکەیە وەلێ حەشاماتەکانی خەڵک بەرەو ڕێگا چەوتەکان ئاراستەکراون و وێنەی موسڵمانیەتی ناشیرین کراوە و بەهانە و بیانوش دراوە بەدەست دوژمنانی دینەوە. لە کاتێکدا ئەم بابەتانەی کە هەموو کۆمەلگا دەگرنەوە پێویستیان بە ڕاوێژ هەیە دەبێت لە پلاتفۆرمی فراواندا ڕاو بۆچوونەکان ئاڵوگۆڕ بکرێن. هەنووکە ئەگەر کەسێک ڕاوێژی نەکرد بێت و ئاڵوگۆڕی فکری لەگەڵ کەسدا نەکرد بێت مانای وایە لە ژێر کاریگەری هەوا و ئارەزوی خۆیدا خەڵکی بەرەو هەندێ سەرکێشی ڕاپێچ کردووە و بێگومان خوای گەورەش لەسەر ئەمە لێپێچینەوەی لەگەڵ دەکات. بەداخەوە ئەمڕۆ لە هەموو جێیەکی جیهانی ئیسلامدا بە بەردەوامی ئەم جۆرە هەڵانە ئەنجام دەدرێن. لە سووریا و میسر و جەزائیردا دیارترین نمونەکانی ئەمە دەبینین. عێراق لە ئەنجامی ئەو سەرکەشیانەی کە تێیدا هیچ حسابێکی بۆ هێزە جیهانیەکان نەکرد ئەمڕۆ دەتلێتەوە و دەناڵێنێت. لە جەنجێکی کوێرانە و کەس بە کەسی لەم جۆرەدا کوژراون و مردون و ئەوانش کە ماونەتەوە لە سەرەی دوور و درێژی پارچەنانێک و قوتووە دەرمانێکدا گیانیان دەردەچێت. نیشتیمانی داڕما و خێزانی پەرتەوازە، ژنانی بێوەژن، منداڵانی هەتی و کۆمەڵگایەکی سەرە و ژێر بوو. تکاتان لێ دەکەم ئێوە وا دەزانن خوای گەورە لەو کەسانە ناپرسێتەوە کە بوون بە هۆکاری هەموو ئەم شتانە. بە کورتی هەڵوێستەکردن لەسەر ڕاستی و ڕاستڕەوی لە بابەتی هەست و بیر و ڕەفتارەکاندا لایەنێکی گرنگی ئیمانی کردداری پێکدەهێنێت. خۆی لە خۆیدا پیاوچاکانی پێشین و یەکەم دوێنراوەکانی قورئانیش هەمان مامەڵەیان لەگەڵ ڕازڕەویدا کردووە. لە تەفسیری ثم ئەستەقامودا هەندێک گوتویانە تەوحیدیان پاراست و تووشی گوناه نەبوون، هەندێک گوتویانە لە گوێڕایەڵی خوادا ڕاست و دروست بوون و دووچاری فێڵ و گزی نەبوون، هەندێک گوتویانە لە بەندایەتی خوادا لە دڵەوە مخلیسانە ڕەفتاریان کرد، هەندێکی دیکەش گوتویانە بریتیە لەوەی فەرزەکان بە تەواوەتی جێبەجێ بکرێن و دیوی دەرەوە و ناوەوەی مرۆڤ وەک یەک بن. بەڵێ ئەوانەی بەم جۆرە ڕەفتار بکەن مەلایکەتەکان هاوڕێ لەگەڵ شنەبای سەکینە و تەمکین و دڵنیاییدا سەردانیان دەکەن، هەروەک شەیتان و ڕوحە خراپەکارەکان زوو سەردانی کەسانێک دەکەن کە هەردەم لەگەڵ هەستە شەیتانیەکاندا هەڵدەستن و دادەنیشن
بە هەمان جۆر مەلایکەت و ڕۆحەپاکەکانیش خاوەنانی ئیمان و ڕاستڕەوی بە سەردانەکانیان دڵخۆش دەکەن و سەبارەت بە داهاتویان مژدەیان دەدەنێ و پێیان دەڵێن تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون بەڕای هەندێک ئەم دابەزین و مژدەیە لە کاتی سەرەمەرگدایە بەڕای هەندێک لە دەمی زیندوو بوونەوەدا بۆ چوونی هەندێکیش پێیان وایە هەردوو کاتەکە دەگرێتەوە چێ دەزانێت لەوانەیە لە پاڵ ئەم کاتە گرنگانەدا لە هەموو لاپەڕەیەکی ژیانی ئیماندارانەدا ئەم دابەزینە ڕوو بدات و لە سایەیدا سەچینە و تەمکین و دڵنیایی ڕوو لە دڵانی ئیماندار بکات بەڵام ئەم حاڵەتەی کە بە درێژایی ژیان و لە سایەی تۆوی ئیمانی ناودڵدا وەکو بیر و هەستێک ئەزمون کراوە لە دەمی سەرەمەرگدا هێندە ڕوونتر دەرکەوێت لە مەحشەردا ئەوەندەی تریش دەکرێتەوە و فراوان دەبێت کاتێک پێ دەخرێتە ناو بەهەشتەوە بە ئەندازەی حەقیقەتە ئاخیرەتیەکان قودرەت و ڕەحمەت پشتیان دەگرن و دەگەن بە ڕەهەندی ڕاستەقینەی خۆیان. الله أعلم بالصواب وإليه المرجع والمآب.